ساڵی پێیان بێت دیارە ئەمڕۆ جیاواز لەو وەرزەی زستان قیاسەتی هایدان بە شێوازێکی بەربڵاو لە شوێنی جیاوازەکانی سلێمانی بەتایبەت بەفرباریەوە جیاواز لە زستانی ئەمساڵ چونکە ئەمە یەکەم جارە لە زستانی ئەمساڵدا بن شێوازە بەفر سلێمانی بگرێتەوە بەتایبەت شاخی گۆی بکرێتەوە دیارە بە پێی پێشبینیەکانی کەشوهەوا ئەمڕۆ تا سبەی شەویش باران لەگەڵ بەفر بەردەوامە بێت لە ناو شاری سلێمانیەوە بەتایبەت لە ناوچە شاخاویەکان بارینی بەفر بەردەوامە بێ و بە درێژایی حتى تا ڕۆژی پێنجشەمەی داهاتوو کەشوهەوا بە شێوازێک پلەکانی ئەگەرچی بۆ سبەینێ ینی ستارترین پلەی بەخۆوە دەبینی هەرێمی کوردستان و بەتایبەتی ناوچە شاخاویەکان کە بەرزترین پلە لەسەروی یەکەوە دەبێ و نزمترینیان دەچێت تا 5 پلە ژێر سفرەوە واتە سبەینێ ستارترین کەشوهەوامان دەبێت لە هەرێمی کوردستان و بەتایبەتی ناوچە شاخاویەکان و دوێەوە بەرەبەرە پلەی کەشوهەوا بەرز دەبێتەوە تا کۆتایی ئەم هەفتەیە واتە ڕۆژی پێنجشەمە لەبەرەوەی لە ڕۆژی دووشەمە سێشەمە چوارشەمە کەشوهەوا کەمێک هەوری و هەتاو دەست پێ دەکاتەوە بەڵام لە ڕۆژی پێنجشەمە جارێکی تر بەتایبەتی شەپۆلی باران بارین هەرێمی کوردستان و ناوچە شاخاویەکان دەگرێتەوە دیارە بەپێی ئاڕاستەی هاتنی ئەم شەپۆلی بەفروبارانە لە ڕۆژهەڵاتەوە دەستی پێکردووە واتە ئەتوانم بڵێم لە ئەم شەپۆلی بەفروبارانەی کە ئێستا لێ لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێ لەو ڕۆەوە دیارە بەفر جیاواز لە زستانی ئەمساڵ بەتایبەتی گۆیژەی داپۆشیوە شاخی ئەزمەڕ و گۆیژەی داپۆشیوە دیارە هاوڵاتیان بە شێوازێکی جیاوازتر ئەمڕۆ سەردانی شاخی گۆیژە و ئەزمەڕیان کردووە بۆی کە تام و چێژ لەو بەفرباری نەببینی لەبەرەوەی ئەمڕۆ کە ئاماژەم پێکرا ئەمساڵ یەکەم جارە بەو شێوازە بەفر ببارەوە ئەمەوێ ئاماژە بۆ بکەم کە لە ناوچە شاخاویەکاندا بەفربارین لە ڕێژەی ناوشار و یا لە شوێنە جیاوازەکانی ترا زۆر زیاترە بێ بەداخەوە گەرچی زۆرێک لە ناوچە شاخاویەکان و بەتایبەتی ناوەندی شارەکان سوودمەند نەبوون لە وەرگرتنی نەوت و سوتەمەنی ئەمساڵدا گەرچی لە هەندێک شوێنە تەنها یەک بەرمیل نەوت دراوەکەوە زیاتر لە مانگێکە ئەو بەرمیلە دراوە زۆرێک لە هاوڵاتیان ئەو بەرمیلە نەوتەشیان سەرف کردووە بەڵام دیارە هاوڵاتیان لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی لەگەڵ هاتنی بەفروباران نەگەرچی دڵیان بە هاتنی بەفروباران خۆش بێ بەڵام لەولاوە دیارە لە دەبێت تەحملی و سەرمایەش بکەن کە بەداخەوە لەلایەکەوە دۆخی خراپی کارەبا و لایەکەوە نەبوونی سوتەمەنی هاوڵاتیانی گرتوێتەوە کامەش بەشێکە لەو قەیرانانەی کە بەرەو هاوڵاتیانی گرتووە و دیارە وەک چەند هاوڵاتیەک ئێستا باسییان دەکرێت ئەگەرچی پلەکان زۆر پلەی کەشوهەوا زۆر ساردترە بەڵام ساردی کەشوهەوایان پێ تەحمل دەکرێت بەڵام ئەو بەستەڵەکە ساردەی کە ئێستا لە پرۆسی سیاسی هەرێمی کوردستاندا هەیە زۆرتر پێیان ناخۆشە تا ئەوەی کە پلەکانی کەشوهەوا زیاتر سارد ببێ و هیوادارم لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما بەستەڵەکی نێوان لە نەسیاسەکان زۆر باشە جەلال باس لەوە کرد کە هاوڵاتیان بۆ دەربڕینی خۆشی و ڕوو لە شاخی گۆژە دەکەن و بۆ بەسەربردننی کاتەکانیان وێنەگرتن لە دیمەنەکانی بەفردا زیاتر هاوڵاتیان ڕوو لە دەرەوە دەکەن بەڵام لەولاوە دەبینین کە ئاوارەیەکی زۆر لە کەمپی عربەت و دەوروبەری سلێمانی نیشتەجێن بەپێی زانیاریەکانی ئێوە ڕەوشی ئاوارەکان لەگەڵ سەختبوونی زستان یاخود شەڕبوونەوەی بەفروباران چۆنە لە ژێر خێمەکاندا کاکزانە بەپێی زانیاریەکانی من لە ڕووی سوتەمەنی و ئێستا ئاوارەکان لە خەڵکی ناوەندی شارەکان دۆخیان زۆر باشترە لەبەرەوەی ئەوان ئێستا لەلایەن یونیسێف و لەلایەن حکوومەتی ناوەندی عراقیەوە سوتەمەنی زیاتریان بەدەست دەکات تا هاوڵاتیەکی یاسایی کە لێرە لە دەرەوەی کەمپی ئاوارەکانەوە نیشتەجێ و لە با بڵێن لە هەرێمی کوردستان نیشتەجێیە و بەتایبەتی بەپێی زانیاریەکان حکوومەتی ناوەند هەرێمی کوردستانی لەوە ئاگادار کردوێتەوە کە ئەوان هەرێمی کوردستان دەبێت چاوەڕوانی سوتەمەنی ناوەند نەکات لەبەرەوەی کە لە ئێستادا ئەو شوێنانەی کە لە دەستی با بڵێن داعشدا ڕزگار کراون زیاتر پێویستیان بە سوتەمەنیە و حکوومەتی ناوەند ناتوانێت ئەو بڕە سوتەمەنیە گەرچی پێشترێکی بۆ پارێزگای سلێمانی ناردووە ئێستا بینی هەرێمی کوردستان لەبەرەوەی ئەو ناوچانەی کە ئازاد کراون زیاتر لە هەرێمی کوردستاندا پێویستیان بە زانست سوتەمەنیان پێ بدات بۆ دیارە بە دڵنیاییەوە ئاوارەکان و کەمپی ئاوارەکان کە لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە دەوروبەری عربەتان لە ڕووی سوتەمەنی و لە ڕووی ئەم کەشوهەوا ساردەوە دۆخیان لە بەشێکی زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان باشترەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال محەممەد کە ڕاستەوخۆ لە شەخامەکانی شاری سلێمانیەوە بۆ گواستنەوەی ڕەوشی کەشوهەوا لەگەڵمان بوویت.